بۆ گفتوگۆکردنی زیاتر لەبارەی دۆخی کەرکووک و هەروەها یەک هاوهەڵوێستی لایەنە سیاسی کوردیەکان لە بەرامبەر ڕێگریکردن لە ئەنجامدانی کاری حزبی لە کەرکووک لە کەرکووکەوە بەڕێز ڕەسوڵ ڕەوف ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی سۆسیال دیموکراتی کوردستانمان لەگەڵدایە. بەڕێز ڕەسوڵ ڕەوف سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش. هەنگێک بخێر هاتنە کوردستان 24 نەڕینە هەوە بزانین سەبارەت vê xirvebûna ku cêra dibêjin ya sivîl e li Kerkûkê li dijî vekirina baragehên Partiya Demokrata Kurdistanê du roj e. Hûn çawa dibînin bi rastî jî evên ku xirvebûne û grev girtiya û rêya serekiya Kerkûk hewlêrê girtî xelkê sivîl in? ئەم کاتتان باش ئەم کاتەی بینەرانی خۆشەویست باش دیارە ئەو هەوڵانەی ئەم ئەتوان بڵێن لایەنە سەربازیانەی کە ئێستا لە کەرکووکایە کە کاریگەری لەسەر هەموو دۆخەکان هەیە بە تایبەت بوارە سیاسێکە کە لە پێش هەمویانەوێ ئینجا لەسەر بواری ئیداری بواری ئیقتصادی ئەم شارە بەدڵنیاییەوە ئەمانە هەروە ئاسان نییە و بەبی بەرنامەش ئەکرێت و شتەکان خۆڕسک و لەخۆوە نییە کاتەکان کە دیاری ئەکرێت لەخۆوە نییە بە تایبەت ئەوەی ئەگەر ئێستا باسی بکەین ئەو خۆپشاندانانی کە دوای ئەو بڕیارەی سەرۆگۆزیرانی عێراق بۆ تەسلیمکردنەوەی بارەگاکان بە لایەنێکی کوردی کە پارتی دیموکراتی کوردستانە دێن چۆنڵی لە شێوەی خۆپشاندانە ئەوان دەریەکەن بە دڵنیاییەوە ئەمە بە بەرنامە بۆ داڕێژراوە ئەمە ئەو خەڵکی کە لەوەیە خەڵکی سوید نییە واتە خەڵکیشی ئاسایی نییە خۆمان نەزانین ئەوانەی کە لەو مناسبەیە لەو خۆپشاندانی کە ئەوان ناوی ئەنێن ئەمانە سەر بە هێزە ئەتوانین بڵین عەسکەرەکانن بەڵام لە چوارچێوەی مەدەنیە خۆیان نیشانەدەن بەو حاڵەتە ئەمە کاریگەرێکی ئەتوانین بڵین خراپی لەسەر ڕەوشی ئەمنی و ئیداری ئەم شارە هەیە و هەدەفی وروژاندنی ئەتوانین بڵین ئەوەیە کە بەرەو هەڵبژاردن ئەڕۆیی و ئەوان یانوێت کاریگەری خۆیان بەسەر دۆخی کەرکووکا بە تایبەت وەکو نیشاندانی هێز و لای ئەوانش هەموو کات دژایەتی هێزە کوردستانەکان ئەوان بە چالاکی بۆ خۆیانی ئەژمار دەکەن و تا ڕادێکیش توانیویانە کێشە بۆ ئیداری شارەکەش دروستکەن کە بە تایبەت ئەمڕۆ دوا ڕۆژی تاقیکردنەوەکانی ئەتوانین بڵین خوێندکارانی پۆلیسی ناوەندی بوو کە بەهۆی ئەمەوە ئەتوانین بڵین چەند خوێندکارێک زیاتر لە 14 خوێندکار کە مافی تاقیکردنەوەکانیان لەدەست چوو بەهۆی ئەوەی کە نەیانتوانی لە کاتی دیاریکراو دەبکەنە هۆڵەکانی تاقیکردنەوە کەمە توانین بڵین وزاریە و ساڵێکیان فەوتە ئەمە لە بواری ئیداری لە بواری سیاسیشا من پێم وایە ئەوان ئەوەندەی زەخت ئەکەن کە دژیدانە کوردەکان و هێزە کوردەکانن بۆی کە سوقلی هێزی خۆیان نیشاندەن لەم هەڵبژاردنەیە کە من پێم وایە هەڵبژاردنێکی چارەنووسسازە بە نسبەت کەرکووکەوە یەکلاکردنەوەی چۆنەڵی ئاستی نەتەوەکانە بۆ داهاتوو چووکێمە ئەزانین وا بۆ نزیکەی 18 ساڵ زیاتر لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نەکراوە کە ئەم جارش ئەگەر بێت و ئەنجامێکی باش بەدەستنیاد ڕەنگە تا مدەیەکی درێژتریش نەکرێت لەبەرەوە ئەم هەڵبژاردنێکی چارەنووسسازە هەر نەتەوە و مەزهەبێکیش دێت ئەسپی خۆی تیافتاوەدا بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە ئەیبینین بەڕاستی ئەتوانین بڵین جیا لە دەستور جیا لە هەموو ئەو بنەمانەی کە هەیە بە تایبەت ئەوەی کە لەوێ ڕووی ئەداوە دڵنیاتەکەم ئەگەر دەگەنجی کورد وایە ئێستا هەمووی لە زیندان بوو هەمووی تعزیب درابوو هەمووی چۆنڵی هەمووتون دیسیژە کرا بەرامبەریان بەڵام بۆ لایەنگرانی خۆیان بە پێچەوانەوە لە جیاتی ئەوەی کە ڕێگر بن چۆنڵی پێشکردنی یاسانە دێن هاوکاریشیانە بنووە خۆشیان بەشەکن لە ئەو پرۆسەیە. بەڵێ بەڕێز ڕەسوڵ وەکو چۆن لایەنە کوردیەکان لە کەرکووک لەبارەی هەڵبژاردنەوە یەکدەنگ و کۆدەنگ نەبوون تا چەند گرنگەیش نەبێت لە پرسێکی ئاوهایە یەکدەنگ و کۆدەنگ بن لەبارەی ئەنجامدانی کاری حیزبی هەرچەند دەنگت نزمە زۆر لە پرسیارەکە نەگەشتم بەڵام پرسیارەکەت بۆ دووبارەکەمە ببوورە بەڕێز ڕەسوڵ پرسیارەکەی منەوە بۆڵێم لە یەکلیستی لە کەرکووک لایەنە کوردیەکانی یەکدەنگ و کۆدەنگ نەبوون تا چەند گرنگە هەریش نەبێت لە پرسێکی ئاوهایە یەکدەنگ و کۆدەنگ بن کە ڕێگری نەکرێت ئەنجامدانی کاری حیزبی بەداخەوە دەبوو ئەو پرسەنەتەوەیە لە هەڵبژاردننی شا یەکدەنگ و کۆدەنگ بووینایە بۆەوەی کە لانی کەم بە قازانجی کوردا بشکێتەوە هەچەند ئەو کاتە ڕۆی تازە بە چەند لیستێک بەشدار بین لە هەڵبژاردنەکانە
بەڵام ئەم پرسەنەتەوەیانە پێویستە جیا لە هەموو بیر و فکرێکی حیزبی و جیا لە هەموو تعسبێکی حیزبی وەکو کوردێک لە کەرکووک بیکەینەوە، یعنی وەکو تاکێکی کەرکووکی پێم وایە نەک بۆ کورد بۆ عرب و تورکمانی ڕەسەنی ئەم شارەش ئەمە دەستدرێژێک و ئەمە تەعەدایەکە بۆی کە هەر دقەیەک ئەم هێزە بیەوێت ئەتوانێت تەداخڵکە لە هەموو حاڵەتێک. بەڵام من پێم وایە بەڕاستی ئەوەی کە ئێستا کەوتە سەرشانی بەتایبەت لە کەرکووکە شتەکە ئەتوانین بڵین کورد کراوەتەوە لە کردنەوەی بارەگاچی پارتی دیموکراتی کوردستان. پارتی دیموکراتی کوردستانیش یەکێکە لە حیزبە سەرەکیەکان کە ئەتوانین بڵین لە حکوومەتی هەرێمی کوردستانە گەورەترین دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی حکوومەت و کۆی دام و دەستگاکان دەتوانین بڵین لە ژێردەستی ئەوایە. بۆیە ئەتوانین بڵین بەرپرسیارەتێکی گەورە هەم لە کوردستان و هەم لە کەرکووک ئەکوێتە ئەستۆی ئەو. من بەنامەوە سەیرە یعنی ئەو دۆخی کە ئێستا لە بەردەم ئەم دەستگا ئەمنی کە ژووری عملیاتی کەرکووکە ئەوان پێکیان هێناوە بۆی دژی هاتنەوەی پارتی دیموکراتی کوردستان، من پێم وایە فرسەتێکە کە ئەندام و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستانیش بتوانن لە هەمان شوێن لەو شوێنە ڕێپێوان و خۆپیشاندان و خێمە هەڵبدەن بۆی کە لانیکەم ئەوانش بیسەرمێنن کە ئێمەش نفوسی سەرەکین لەم شارەیە و ئەتوانین شت بکەین. من دڵنیا دەکەم ئەگەر پێش ئەم بڕیارە پێش ئەوەی ئەوان ئەوە بکەن پارتی دیموکراتی کوردستان بیکردا ئەو هێزە بە شێوەیەکی تر تەعاملێکرد لەگەڵیان. بەڵام ئێستا خۆ پارتی دیموکراتی کوردستان 30 کاندیدی هەیە، ئەگەر هەر کاندیدەی 10 ئەندامی لەگەڵا بێ 300 ئەندامە بێ، خۆ هەموو خۆپیشاندەرانی ئەوان ناگاتە. باشە هێژەیە ڕەسوول ڕەوفی ئایا بۆ ئەو هەنگاوەش لەلایەن حیزبە کوردستانەکانەوە نەکرێت پرسیار ئەڤەیە، یعنی ئەگەر بەرسبەوەی هەبیت ئاسایی و دەستوری خۆیەتی هێژەیە ڕەسوول پرسیار ئەڤەیە ئەگەر بەرسبەوەی هەبیت کەرەمە پێشتر نازام ئێستا دەنگم دێ هێژای ڕەسوول ئەگەر دێ با پرسیارەکە بکەم. بەڵێ سا تەمام. پێشتر بە سەدان جووتکاری کورد لە سنووری ئەو ناوچەیە گرت بوونەوە بە مانگ بە هەفتە، بەڵام هیچ کەس بەدام داواکاریەکانیانەوە نەهات. ئێستا 30-40 کەس هاتوون کە لایەنگیری حەشدی شعبی نەیانجی بڵێن حەشدی شعبی بە خۆیانن. ڕێگای سەرەکە هەولێر کەرکووکیان گرتووە و ڕێگا نادەن پارتی دەموکراتی کوردستان بێت لەوێ بارەگایەکانیان بکاتەوە. ئایا ئەمە چه فەرق و جیاکاریەکە لەو سنوورە دەکرێ؟ بە هەمان ڕەنگ ئەوڕۆکە هێزێکی گەورەی سوپای عێراق بەسەر تۆبزاوەدا گرتووە، ئەمە تاکەی بەردەوام دەبێ؟ بۆچی ئەم جیاکاریە؟ بە دڵنیاییەوە هەتاکو و هێزی عسکەری واتە تا حکمی عسکەری لە کەرکووک و دەوروبەری بەردەوام بێت، ئەم حاڵەتانە نەکرد چاوەڕوان کراوە بگرە زێتریش ئەبێت. ئەوەی ئەمڕۆ ڕوویداوە بە دڵنیاییەوە ئەوان بە بەرنامە و بە کاری چۆنڵی خۆیان تێڕوانی من بۆم هێز عسکەریە ئەوە نییە ئەمنیەتی و پارێزگاری لە کەرکووک و خەڵکی کرد بکات. ئەم هێزە عسکەریانە بۆەوە هاتوونەتە کەرکووک کە ئەجێندا و بەرنامەی خۆی جێبەجێ بکات لەوێ. دڵنیا بە چۆن ئەم ڕێپێوانە کە لەلایەن خۆمان نەزانین لەلایەن لایەنگرانی حەشدی شعبیەوە ئەنجام درراوە و لە هەمان کاتیشا کە ئێستا توانین بڵین دۆخەکە ڕەنگە لە ئێواری ئەمڕۆیە بەشێک لە سونەکانی چوو بێت ناو خێمانەیان هەڵدابێ و پشگیری ئەم حاڵەتیان کرد بێت. ئەوان زۆر بە بەرنامە و بە پلانی خۆیان هاتوون و ئەوەی کە ئەمڕۆژ هەبووە لە گوندی تۆبزاوە دڵنیا بە سبەینێ لە ناوچەکانی تریش و زەختی زۆر ئەکەن. ئەوان من ڕاستی ترسی ئەوەم هەیە لە نزیکبوونەوە لە کاتی هەڵبژارنا ئەم پلانانە تونتریش بکەن و کاریگەری لەسەر ئەنجامی هەڵبژارنەکانی شەبێت. بۆیە یعنی بەڕاستی ئەگەر بێت و ڕێگری لەم پلانانە نەکرێت و ئەنجامی هەڵبژارنەکان بە قازانجی حیزبە کوردستانەکانە نییە لە کەرکووکە بە کۆی حیزبەکانیشەوە، یعنی بە دڵنیاییەوە ئەم ئەوەی کە بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستانە کرێ ئەمڕۆ دڵنیا بە سبەینێ هەموو حیزبەکانی تریش ئەگرێتەوە لە کەرکووکە. ئەوە نییە کە حیزبێک جا بکرێتەوە بە تەنها ئاراستەکە ڕووی لایەنێک بێت، واتە ئاراستەکردن بۆ حیزبێکی کوردی بەرامبەر بە هەموو حیزبە کوردەکانی ترە و دڵنیاش بە ئەم زەختانە زیاتریش ئەبێت ئەگەر بێت و دەسەڵاتی کوردی لە حیزبە کوردستانەکان بەتایبەت ئەو دەسەڵاتانی ئەو پلەپۆستانی کە لە بەغا هەیە بەکاربێت ئەو دەسەڵاتانی کە هەیەە بۆ کەمکردنەوەی ئەمانە لانیکەم لە ڕووی هەموو دەستوری یاساشەوە دەبێت هەتا دوای هەڵبژارنەکانم هێزە عسکەریانە تەداخلی ئەو ئیشوکارانی ناو شارەکان نەکەن نەبرەوەی کاریگەری لەسەر چۆنڵی ڕێژەی دەنگەکان نەبێت لەسەر دەنگدەری ئەو شارە نەبێت. بە دڵنیاییەوە گەرم دۆخەوا بێت و کاریگەری لەسەر
ئەنجامی هەڵبژارنەکانی شەبێت لەسەر دەنگدەری شارەکانی شەبێت من وای نابینم ئەگەر بێت و ئەمە بەردەوام بێت وا بکات کە دەنگدەری کورد لە ڕقاب بچێتە سەر سندوقەکانی دەنگدان ئەگەر بێت و دیفاع لە خۆینەکەەوە باسم کرد ینی پێویستە حیزبەکانیش ڕەتفعلی خۆی هەبێت لە پێشەمویانەوە پارتی دموکراتی کوردستان من بەلامۆ سەیرە ینی ئەمەواد لە دوو ڕۆژە ڕێگەی هەول کەرکک داخراوە کە ئێمازین ئارەسەکان زیاتر بەرامبەر بە پارتی دموکراتی کوردستانەوە بڕیارەکەش تایبەتە بە ئەنجومەنی سەرکرداتی پارتی دموکراتی کوردستان بەڵام هەڵوێستەکان لە ئاستی ئەوەیان نییە کە بەڕاستی ئەمە وای ینی ئەمە بۆتە جێ پرسیار لە لای خەڵکی کەرکووکیش نەکرد ئەوە من پێشتر باسم کرد کە ئەندام و لە ئەنگران و کاندیدانی ئەم حیزبە پێویستە ئەوان هەڵوێستیان هەبێت وە لانی کەمیش ئەو پلە پۆستانەی کە لە بەغدایە من ئێمە نەیتوانین هەم وەزیری بڵێ لە ئاستی وەزیر هەم لە ئاستی جێگری پەرلەمان کە ئەمان هەمی سەر بە پارتی دموکراتی کوردستان و لە خاوەن قەزەی بڕیارن لە بەغدا ینی ئەمان نەتوانن ینی دیفاع لە بارگاکەی خۆیان کرد بەڕاستی خەڵک ئەوەنە گەشتبین نابێت لە داهاتوودا ئیش و کار بۆ خەڵکی کەرکووکە خەڵک بە چاوێکی ترەوە سەیری پارتی دموکراتی کوردستانەکات کە لە قەزەی کەرکووکە بە گەورەتر بێ دیفاع بکات زاگەر بێت و قەزەکان بچکەینەوە بۆ بارگا نەتوانین دیفاع لە بارگاکیش بکات وەڵا بەڕاستی ینی ئەمە ڕەشبینیەکە بێت بۆ خەڵکی کەرکووک و بۆ دەنگدەری کەرکووک بۆ بەڵێ کارەکەشی بێ پارتی نەیەوێت بابەتەکە بە گرژی و وەڵامدانەوە چارەسەر کات تاوانە دۆخەکە هێور بێتەوە تا بە تەواوی چارەسەر بێت بەڵێ بەڕێز ڕەسوڵ ڕەوف ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی نییە چاوەڕێ ئەوە نەکات بە گرژی دەبێت هەر یەکەو بە پێی پێویست ڕەت بدرێتەوە ئەمە ئێستا ناڵم بە گرژی منم چۆن ئەوان بە خۆپشاندانێکن تۆش بە خێمێک کەڵدە بە خۆپشاندانێکی سلمیبی بەڕێز ڕەسوڵ ڕەوف ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی سۆسیال دیموکراتی کوردستان لە کەرکووکۆ لەگەڵماندا بوو سپاس بۆت.